من فەری شێوە زوریم ساڵی 2003 کاتی کە بەغدا ئازاد بوو ئێمە لەگەڵ جەماعەتێک لەگەڵ ستافی خەبات نەقڵی بەغدایە بووین لەوێ دەستمان بە چاپی ڕۆژنامەی ئەتاخی کرد وەکو بەڕێوەبەری چاپخانەی تاخی دەست بەکار بووم لەوێن دەرێ ئەو چاپخانەی زەمانی خوا لێ خۆشبان دارا تەوفیق و سەیدا ساڵح یوسفی و ئەو سەردەمانە بوو لەوێش کە دەست بەکار بووین ئیدی خبرەیەکی چاپ و ئەوانەمان لە بەغدا وەرگرت ئیشی چاپخانەش وایە یعنی ئیشێکی بە زەحمەتە بەڕاستی ئیشێکی ئاسان نییە شەو نەخۆنی ئەوێ ئەبێ بەردەوام ئاگات لە ڕەنگەکان و لە ئەوان بێ مەرحەلەکانی چاپ مەرحەلەیەکی دوور و درێژی ئاسان نین یەکەم قۆناغ ئەوەیە کە قۆناغی پریپرێس دەست پێەکە ینی پێش چاپ واتە تۆ ئەبێ با بڵێن نەگەتیفەکان حازرکەی بۆ چاپ ئێستا خۆشبەختانە هەندێک بواری چاپەمەنی پێش کەوتووە ئەگەر ناپێشترە بۆیە بیکەی بە فلیم و دوایە بیکەی بە پلێت و دوایە مۆنتازیکەی و نازانم چۆوانەوەی ئێستا دایرێکت لە کۆمپیوتەری یەکسەر ئەبێ بە پلێت ئەمە قۆناغی پریپرێسی پێڵێن کە پێش چاپە دوای ئەوەی قۆناغی چاپ دێ کە پێڵێن پرێس یعنی چاپ دەست پێەکە ئەوەی کە ئێستا لە پشتمە مەچینەی چاپە ئەو وەختە دیسان دەبێ وەکو کارمەند وەکو کەسی هونەری چاوت لەسەری ئەوەی بێ کە ڕەنگەکان وەکو خۆیان دێنەوە کە شێوازی نووسینەکە لەرز و مەرز و ئەوانەی تێدا نییە ینی لەسەریەک نییە ئیشتەکان بە مەزبوطی ئەڕوا بێ دایمەن ینی ئاگات لێبێ لەوێ تێ ئەپەڕی لە چاپ ئەو وەختە مەرحەلەی پۆست پرێس دەست پێەکە ویشکەوەیە بڵێن فینیشنگ یان مەسەلەن کۆتایی لە چاپ ئەوەی کە با بڵێن کەتیرەکردن و یان تێلکردن و یان ئەوانە لەو وەختە قۆناغی کۆتایی کتێبەکە کۆتایی دێ و لە چاپخانە حازرە بێ و ئەبێ بە کتێب یان ئەبێ بە ڕۆژنامە یعنی ئەمە تقریبان ئێستا لەو چاپخانەی 26 کارمەندمان هەیە 26 کارمەندمان هەیە کەواتە ینی ئێمە نێزیکەی 26 خێزان ئەلێرە ئیشەکە داواشم لە هەموو ئەو کەسانەیە کە ئەیانەوێ پەپەرۆشی ئەوەی بن کە فعلەن کەرتی تایبەت بەرەو پێش بچی و ئینسانی کورد احتیماد لەسەر خۆی بکە و لە کەرتی تایبەت بتوانانی شوێنی خۆی ببینی بەڕاستی ئەمە پێویستیمان بە هاوکاری هەیە پێویستیمان بەوەی هەیە حکوومەت دەستمان بگری چونکە ئەمەش هەتا حەدێک توانیتمان جگەلەوەی کە ئەمە خزمەتێکەکەین و جگەلەوەی کە ئێمەش قازانج دەکەین ینی ئەمە ناڵێم ئێمە قازانج ناکەین بەڵام جا ئێمە ئەتوانین پەرە و ئەتوانین پەرە بە خۆمان بدەین ئەتوانین بەرەو پێشتر بچین ئەگەر بێت و هاوکاریمان ئاستی چاپکردن زۆر باشە ئێمە بە شایەدی
بە شایدی خەڵکی دەرێش شایدی خەڵکی تورکیا ئێرانیش کە دێنە ئێرانە نەک ئیشی من بەتەنیا ئیشی چاپخانەکانی دیشیان دیتە ئاستی چاپیمە لە چاپی خەڵکی دی گەلک یعنی ئەگەر لە ئاستیوان نەبی گەلک کەمتر نییە بەڵام مشکلەکە ئەوەیە ئێستا مەسەرەن لە وڵاتێکی وەکو ئێران معمەلی کاغەزی خۆی هەیە دوای ئەوەی ئێران بەخۆی کاغەزی ئەداتە چاپخانەکان بە سعری نیوە قیمەت ئەگەر بێت و کاغەز لە هەموو دنیا تەبان وەکو کاغەز وەکو دۆلاری وە ئەگەر تەنی بە 800 دۆلاری بی ئێران بە 400 دۆلاری ئەیداتە چاپخانەکانی خۆی لۆ دەعمکردنی چاپەمەنی و لۆ دەعمکردنی کتێب چاپ کاتی کە چاپەمەنی و چاپ پێیا بوو ئیدی ئەو وەختە تەلەڤیزیۆن و سۆشیال میدیا و ئەو شتانە نەبوو چاپ کاتی کە بەدەستیان نووسرا و یعنی خەتاتین هەبوون و سەحافین هەبوون وانە کە بەدەستیانە نووسی کتێب شتێکی زۆر بە قیمەت بوو وە دەست هەموو کەس ناکات بەڵام کە چاپ بووە تەکنەلۆجیا و بوو بە مەکانیکی کە ئێستا لە پشتەمەیە یعنی کتێب بوو بە هەزارەها تەباع بکرێ تەسیرێکی زۆری کرد لە ڕووی سەقافی لە هەموو دنیاە ینی لە هەر جێیەکی کە یەکەم جار چاپ هاتیتە ناو وڵاتەکەی بە ڕۆژێکی مێژووی لە قەڵەم برایە حەدەسێکی مهم بووە.